سەبارەت بە پێویستی هەڵوەشاندنەوەی کاری منداڵان. کۆتا ڕۆژەکانی مانگی خەرمانان، ڕۆژنامەی ئارمانی ملی بە بیانووی لێدان و ئەزیەت و ئازاری منداڵێکی کار و سەرشەقام لە یەکێک لە ناوەندەکانی ڕێکخراوی چاودێری منداڵانی بێسەرپەرشت بابەتێکی بڵاو کردەوە بە ناو نیشانی سێبەری ڕەشی منداڵ ئازاری. لە بەشێکی بابەتەکەدا باس لە بەسەرهاتی ئەو منداڵانە کراوە کە لە ناوەندێکی خێرخوازی منداڵانی بێسەرپەرشت بەهۆی تەڕکردنی جێگاکەیان ئەزیەت و ئازار و بەناو تەمبێکراوە. لە شوێنێکی تردا منداڵێکی کار و سەرشەقام بە تۆمەتی هەڵاتنی لە یەکێک لە ناوەندەکانی ئەو ڕێکخراوەیە بە توندی ئەزیەت و ئازار دەدرێ و ڤیدیۆکەشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەکرێتەوە. لایەنە بەرپرسیارەکانی ئەو جۆرە منداڵانە لەوانە داواکاری گشتی و پۆلیس و هیتر کۆبوونەوە و لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە کرد. ئەم لایەنە سەرکوتگەرانە لە بری چارە سەرکردنی کێشەکە منداڵەکەیان دەست بەسەر کرد و ناوەندەکەشیان داخست. ئەوان بە خەیاڵی خۆیان بە شێوەیەکی ڕیشەیی کێشەکەیان چارەسەر کردووە، چونکە دوای هەڵسو کەوتێکی لەو شێوەیە چیتر کەس ناوێرێت هەواڵی هیچ پێشێلکاریەک لەو ناوەندانەدا بڵاو بکاتەوە. بەڵام ئەوان بەکردەوە ئەو منداڵانەیان لەو خزمەتگوزاریە سەرەتاییەی ئەو ناوەندا بێبەش کرد. منداڵانی کار و سەرشەقام لە کۆماری ئیسلامیدا لە زمرەی ستەم لێکراوترین چین و توێژەکانی کۆمەڵگان. هیچ ڕێکخراوێک ئامارێکی دروستی سەبارەت بەو منداڵانە لەبەردەستانیە. بۆ نمونە بەپێی ئامارەکانی مەجلس لە نێوان 3 بۆ 7 ملیۆن منداڵی کار لە وڵاتدا بوونیان هەیە کە بەشێکیان لەسەر شەقامەکان کار دەکەن. ناوەندی منداڵانی بێسەرپەرشت ساڵی 1401 هەتاوی ئامارێکی بڵاو کردەوە کە دەری خست ئەم ڕێکخراوەیە هیچ زانیاریەکی دروستی لەبارەی ئەو کارە ساتەوە نییە و کارناسانی ئەو ناوەندە نووسیان کە نزیکەی 120,000 منداڵی کار لەسەر شەقامەکان کار دەکەن کە نزیکەی 10,500 کەسیان لە خزمەتگوزاریەکانی ڕێکخراوی چاودێری منداڵانی بێسەرپەرشت بەهرەمەند. خزمەتگوزاریەک کە نمونەیەکیمان بەچاوینی. بەڵام هێندێک لە کارناسان پێیان وایە کە 15% دانیشتوانی ئێران لە ساڵی 1400دا منداڵانی کار و سەرشەقام بوون. 50% منداڵانی کۆچبەران و بە تایبەت کۆچبەرانی ئەفغانستانی بوون و 50%یان ئێرانی بوون. 18% منداڵانی کاری بەلوچ بوون. لەم دوایانەدا راپۆرتەکان باسییان لەوە کرد کە 1 ملیۆن منداڵی تەمەنی خوێندن بەهۆی هەژاریەوە لە چوون بۆ قوتابخانە بێبەش بوون و چوونەتە ڕیزی باقی منداڵانی کارەوە. بەشێکی زۆری منداڵانی کار لە کارگاکاندا کار دەکەن. خاوەنکاران ئاسانتر دەتوانن ئەو بەشە لە هێزی کار بچەوسێننەوە. ئەو خاوەنکارانە حەقدەستێکی زۆر کەم بە منداڵانی کار دەدەن و لە ناویشیاندا کچەکان کەمتر لە کوڕەکان حەقدەست وەردەگرن. خاوەنکاران جگە لە حەقدەستێکی کەم حازر نین هیچ مافێکی تر تەنانەت سەرەتاییترین مافەکانی وەک بیمەیان بۆ بەفەرمی بناسن. نەسرین هەزارە مقەدەم لە راپۆرتێکدا کە ڕۆژی 22 خەرمانان لە هەواڵنەری کاری ئێران ئیلنادا بڵاوی کردەوە لە زاری چالاکێکی کرێکاریەوە لە لێکۆڵینەوەکەیدا بۆی دەرکەوتووە لە کۆی 15,000 کارگەر لە بەشێکی تاراندا تەنانەت 1 منداڵی کار لە مافی بیمە بەهرەمەند نییە. بەڵام ئاشکرایە کە ئەم بێ مافیانە زۆر لەوە زیاترە. زۆرێک لە راپۆرتەکانی میدیاکانی ئێران ئاماژە بۆ دەکەن کە منداڵان بە خراپترین شێوە بەکاردەهێنرێن و دەچەوسێنرێنەوە. لەگەڵ پەرەسەندنی بەردەوامی هەژاری لە ئێران دیاردەی منداڵانی کاریش بە خێرایی پەرەدەستێنێت. لە پێکهاتەی کۆماری ئیسلامیدا 11 ڕێکخراو بە مەبەستی چارەسەرەی کێشەی منداڵانی کار و سەرشەقام پێناسە کراون کە یەکێک لەو ڕێکخراوانە بریتیە لە ڕێکخراوی چاودێری منداڵانی بێسەرپەرشت. ئەو خزمەتگوزاریانەی کە لەلایەن ناوەندەکانی ئەم ڕێکخراوەیەوە پێشکەش دەکرێت هەم زۆر کەمن
و هەم بە شێوەیەکی نەگونجاو پێشکەش دەکرێت. ناوەندەکانی ئەو ڕێکخراوەیە هاوشێوەی زیندان بەڕێوە دەبردرێن و منداڵان ئامادە نین تیاندا بژین. لێکۆڵینەوە سربەخۆکان دەری دەخەن کە زۆربەی منداڵانی کار و سەرشەقام لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕێکخراوی چاودێری و باقی دامەزراوەکانی دیکەی پەیوەست بە کاروباری ڕێخستن دەترسن و بە ئەزمونێکی هاوشێوەی دەست بەسەربوونی دەزانن. ڕێکخراوە ناحوکمیەکان و ناوەندەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم پەیوەندیەدا گەلێک کاراترن، بەڵام ڕژیم ئاستەنگ لە بەردەم کار و چالاکیەکانیاندا دروست دەکات. هەندێک لە هەوڵەکان باس لەوە دەکەن کە ڕژیم گوشار دەخاتە سەر بەشێک لەو هەڵسوراوانەی مافی منداڵان کە هەوڵی یارمەتیدانی ئەو منداڵانە دەدەن و هەندێک جار تەنانەت زیندانی و ئەشکەنجەی کردوون. منداڵانی کار و سەرشەقام دیاردەیەکی جیهانیە، بەڵام لە کۆماری ئیسلامیدا دۆخێکی ترسناکی بەخۆیەوە گرتووە. ئەم منداڵانە کە زۆربیان بەرهەمی هەژاری و سەر بە بنەماڵەی کرێکارین بۆ خۆیان توانایی ڕزگارکردنی خۆیانیان نییە. دەبێت چارەسەرکردنی کێشەی کاری منداڵان ببێتە بەشێک لە ویست و داواکاریەکانی کرێکارانی خەباتکار. یەکەم هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەی کاری منداڵان بریتیە لە قەدەغەکردنی کاری منداڵان، هەڵوەشاندنەوە و قەدەغەکردنی ئەو پرسەش تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بە چارەسەرکردنی کێشەی هەژاری لە ئێراندا. بەپەی هەندێک زانیاری دزەپێکراوی ئۆرگانەکانی خودی ڕژیم، 70% دانیشتوانی ئەم وڵاتە دەوڵەمەندە لەلایەن ڕژیمێکی کۆنەپەرستی ئاینی و تاقمێکی خاوەنکاری چاوچنۆک و بێویژدانەوە کەوتونەتە ژێر هێڵی هەژاریەوە. لەمڕۆوە دیاردەی کاری منداڵان کۆتایی پێنایەت مەگەر بەڕووخانی ئەم دەسەڵاتەی ئێستا و دامەزراندنی دەسەڵاتێکی کە مرۆڤایەتی لە زومرەی یەکەم ئەولەویەتەکانی بێت.